جیهان هاشم بۆ باسی سەدام حوسێن دەکا چەند جار شووی کردووە. ئایا جیهان هاشم مۆدێلە؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. جیهان هاشم کچە کوردێکی شاری خانەقینە و لە یەکی 1990 لەدایک بووە. جیهان هاشم ئاهەنگی ڕۆژی لەدایکبوونی بۆ خۆی جێڕا. لە ساڵی 2017 وێنەیەکی بڵاو کردبووە نووسی بووی دەبم بە 29 ساڵ، بەڵام لە ساڵی 2021 دووبارە ئاهەنگی کردەوە. ئەم جارە نووسی بووی ئەبم بە 31 ساڵ. بۆیە هەواداران ڕخنەیەکی توندیان لێگرت، وتیان بە 4 ساڵ چۆنە بێ 2 ساڵ گەورە بووی. جیهان هاشم ماوەیەک لە سۆشیال میدیا دیار نەما، دوایەوە هاتەوە ناو سۆشیال میدیا بە لە شولارێکی باریک دەرکەوتەوە، لە 90 کیلۆ ببوو بە 67 کیلۆ. جیهان هاشم دەڵێ لەبەر قسەی خەڵک خۆم زەعیف نەکردەوە، بەڵکو نەخۆش بووم بۆیە خۆم زەعیف کردەوە. زۆربەی خەڵک وا دەزانێ جیهان هاشم مۆدێلە، بەڵام لە ڕاستیدا ئەو مۆدێل نییە و دەژڵێ قەت حەز ناکەم پێم بڵێن مۆدێلی، چونکە من مێگابارتیستم خوێندووە و زۆر ماندوو بوومە تاکو شادەکانم بەدەستێناوە. وە مێکەپیش بۆ هەموو کەسێک ناکە، تەنها بۆ کەسە پلەدارەکان دەکا، دەبێتن بە بۆدیگارد و ئۆتۆمبیلی خۆیان بنێرنە دووخات و جیهان. اینجا ئەویش دەڕوا مێکئاپیان بۆ دەکا. جیهان هاشم بۆ باسی سەدام حوسێن دەکا. جیهان هاشم دەڵێ ئێمە بەهۆی کوردایەتیەوە لە خانەقین دەرکرین، سەدام ئێمەی دەرکرد، بۆیە ئێمەش چوینە ئێران، بۆ چەند ساڵێک لە ئێران ژیاین، دوای ئەوە چوینەوە بەغدا. ماوەیەک پێش ئێستا جیهان هاشم هەوادارانی تەهدید دەکرد، دەیوت هەر کەسێک پێم بڵێ بە کوردی قسە بکە ڕاستەوخۆ بلۆچی دەکەم لە کۆمنت. جیهان هاشم لە هەوادارانی تووڕە بوو، دەیانوت تۆ عەرەبی نابێ لە کوردستان بژیت و دەبێ بچێەوە جنوب، بۆیە ئەویش ئەم قسەیەی کرد. دوای ئەوە داوای لێبوردنی لە هەوادارانی کرد، لەبەرەوەی هەوادارانی زۆر تووڕەیان کردبوو، ئەویش خۆی پێ نەگیرا ئەو قسەیەی کرد. جیهان هاشم چەند شووی کردووە؟ جیهان هاشم 2 شووی کردووە. لە شووی یەکەم لە تەمەنی 15 ساڵیدا شووی کردو وەک کچێکی هەیە، بەڵام بەهۆی لێکتێنەگەیشتنەوە لە یەکتری جودا بوونەوە و هەروە ئێستاش منداڵەکەی لە لای باوکی دەژی. وە شووی دووەمی بە کەسێکی عەرەب کرد بە ناوی سیراج. سیراج ئەو گەنجە بوو بە 2 مانگ توانی لەگەڵ جیهان هاشم هاوسەرگیری بکەن و ئەو پەیوەندیە زۆری نەخایاند. جیهان هاشم بۆی دەرکەوت ئەو کوڕەیە تەنەها لۆپارە و بەناوبانگبوونی خۆی هاوسەرگیری لەگەڵ کردووە و هەروەها بۆش نەوەستا، خیانەتیشی لە جیهان هاشم کرد کە گوایە خیانەتی لێ دەکا مێردەکەی لەگەڵ کچێکی ترە بە ناوی شەیما قاسم کە ئەویش یەکێک بوو لە شاجوانانی عێراق. دەڵێتن لەبەر خاتری شەیما قاسم لە ناوەندی شەقام لەمنیدا و هەموو قەلبی منیشین و مۆر کردەوە و تەسویریشی کردم بۆ شەیما قاسمی نارد. و دوای ئەوەی زۆر بە خراپی لە جیهان هاشم دەداتن، جیهان هاشمیش بە بێدەنجی دانانی شێتن. دوای 10 ڕۆژ لێی جیا دەبێتەوە شکایەتی لێ دەکا لە ڕووی یاساییەوە و هەروەها کوڕەکە دەداتن بەگرد و هەروەها ئێستاش لە یەکتری جودا بووینەوە. لێرەدا دێنە کۆتایی. زۆر سوپاس بۆ سەیرکردنی گشت ڤیدیۆیەکە، و لایک و کۆمنت و شێرتان لەبیر نەچێ، و هەروەها سەبسکرایبی کەناڵەکەشمان لەبیر نەکەن و وەزەنگوڵەکەشدا بگرن. هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.